سڵاو لە بینەرە غەدرگرانەکانی کەناڵی دیمەن. دووەزمۆنی ئەم جارەمان لەگەڵ دوو شێفی دەستڕەنگینی کوردستانە، ئەویش شێف ئەحمەد و شێف ڕەوەندە. شێف ئەحمەد عەبدولعەزیز ئەحمەد. ئەمن شێف ڕەوەندم، خەڵکی ڕوانزم بە ئەسڵ لە هەولێر دەژیم. زانیوتانە شێف ئەحمەد لەکوێ فێری خواردن بووە؟ ئەوە چێ هیناتی هاتە ناو مەتبەخی دەستی دا چەقوی لۆمات. شێف ڕەوەند دەڵێت زەمەنیش بگەڕێتەوە دواوە هەر دەبمەوە شێف. تاکە هونەرمەند کە ئەمن لە منداڵیەوە جێی لێ بگرم زیادە ساڵی. شێف ئەحمەد بۆ ئازیزترین کەسی چی دروست دەکات؟ وەڵی بەنمەگە خواردنی فارسی نییە زانیدۆ مناڵەکان چی بە شێف ڕەوەند دەڵێن؟ چەند کاتژمێری ناوێت نیو سەعات بە کوڵانەوە. پاش کەمێکی تر دەست پێ دەکەی. ئەوە پیر نازێت؟ ئەم لەبەر تو کورد دەکەم. وەڵی ناوەکەم لەبی چووە. زەخت زۆر لە خۆم بکە. خەلیزیە ڕەفیقەکانیشم زۆر گاڵتان پێ دەکەن ئەگەر. خۆشحاڵین لە دوو ئەزمون بەشدارن. زۆر سپاس پاستە دەکەم، پاسی کەناڵەکەتان دەکەم، کەناڵی دیمەن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بانگێشکردنی من لەو بەرنامە جوانە. پرۆفایلی خۆت بە کورتی. من شێف ئەحمەد عەبدولعەزیز ئەحمەد، مامۆستام لە پەیمانگەیانەی ماوەقین کەمەندامان، خەڵکی هەولێرم، ماوالیدم 1960 لە گەڕەکی تێراوی دادیسم، بەس ئێستا نا چەند ساڵە هەر گەڕەکی لە تێراوی دانیشتیمە. ئەمن شێف ڕەوەندم، خەڵکی ڕوانزم بە ئەسڵ لە هەولێر دەژیم، خێزاندارم، سێ منداڵمەیە. چۆن بووی بە شێف؟ وەڵی شێفاتی بە ئەزمونە. چۆن بە ئەزمونە با بڵێین ئەمن لە عەسکەری وەختی خۆی لە عەسکەری شێفاتیم کردیە، کوش شێفاتیم کردی، ینی خواردم لێنایە لە عەسکەری بە لۆس فەسیلی خۆمان خواردن دروست دەکرد، خواردنی ئەنواع خواردن دروست دەکرد، جا لەوێ دەستم پێ کرد لە خواردن دروستکردن. لە کە وەختی عەسکەری خلاص بووم ئینتداب کرام لە دائیرەی، پاشوی چوومە برز ئەربیل. لە برز ئەربیل 8 ساڵ لەوێ داوام کردیا، لەوێ شێف بووم، لەگەڵ یەک دوو شێفی دیکە لەگەڵم بوو لە برز ئەربیلی. پاش برز ئەربیلی 8 ساڵێک لە شیرین پەڵەس داوام کردیا، پاشوی تەوان چوومە چوارچرای، پاش چوارچرا چوومە هەورەمانی، ئەوانە هەموو داوام کردێ لەوانە، پاژوانە چوومە چراخانی. ئایا لە کۆتاییدا بوویتە خاوەنی چێشتخانەی خۆت؟ وەڵی چێشتخانەی خۆم تا ئێستا بۆ ئاخیرەی دامنا چێشتخانەی خۆم، نەکو هەتا ئێستا هەر بۆ خەڵک، ینی بەڕاستی بۆ خەڵک دروستم کردو و خواردنم بۆ خەڵک دروست کردێ. لە کێوە دەستت پێ کرد؟ تەنها خۆم پێگەیاند، کەس پاڵپشتم نەبوو، ئیتر بە هەوڵی خۆم ئێستا شەهادەشم هەیە و لەخوا بەزیادبی ناوبانگێکی زۆر باشم هەیە. گەر نەبوویتایە شێف حەزت دەکرد چه کارێکی ترت بکردایە؟ وەڵی بڵێم حەزم لە چیشی بوو فکر نەکردەوە، هەر لە شێفاتی زیاتر حەزم لە هەر لە شێفاتی بووە پێشترش. هەر شێف ئەگەر ئێستا تەمەنم بچووک بکەنەوە بڵێم بۆچی دەخوێنی، هەر بۆ ئەوی دەخوێنم کە ببم بە شێف. ئەگەر شێفم لێ بستێنەوە حەزم لێ ببم بە یاریزان، چکە پێشتر یاریزانێکی زۆر باش بووم هەرەوەندا. چه جۆرە خواردنێک دروست دەکەی؟ ڕۆژهەڵاتی یان ڕۆژ ئاوایی؟ وەڵا لە هەردووکە من دروست دەکەم، لە ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوایی. بەخۆی اختصاسی من خواردنی ڕۆژ ئاواییە کە خوێندومە ئیتاڵی بە تایبەت، بەڵام بەپێی پیشەکەم خواردنی ڕۆژهەڵاتی زۆر باش دروست دەکەم بۆ خەڵک. هیچ کات خواردنت سوتاندووە؟ وەڵی برێ سوتایە نەسوتایە، بەس دەبینی مەسەلەن مەشغوڵ دەبی زوو بگەمێ بنی گرتیە، بەس بڵێم سوتابی نەسوتایە. خۆم نا، بەڵام ئەوانی کە لە ژێر دەستمن کە ئەرکێکم پێ سپاردوونە بەڵێ سوتاندیتیان کە گوتم ئاگەر لەو گۆشتەی بی ئاگەر لەوەی بی ئەها لە مەتبەخی بەردەستت هەیە کۆڕن شێف هەیە، ینی یارمەتی دەرت ئەوان سوتاندیتیان، بەس ئیتر هەر لە سەرمە حسابە. واتە قەت بە خۆت نەت سوتاندووە؟ نەخێر، لەبەرەوەی زۆر بە تەرکیز ئیشم کردووە. بوون بە شێف هونەرە باشە، وەکو دارتاش، وەکو سەرتاش. ئەگەر حەزت لێی نەبوو خواردنت خۆش نابی. هەموو جارێ ئامۆژگاریم بۆ کابانەکانی ماڵژوەیە،
بەڵام ئەو ڕۆژێ حەزت لێنە بچێ مەتبەخ چێش دروست مەکە چووکە خۆش دەرناچی بۆیە زۆر الحەمدولای نووسستاندووە. ناوی یەک خواردنمان پێ بڵێ کە زۆر لێی سەرکەوتووی. بەڕاستی خواردنێکی ئیتالی هەیە ئەمن زۆر لێ دەزانم ئەویش خواردنێکی ئەلفرێدۆ پاستەیە. ئەلفرێدۆ پاستە بە سەڵسەی سپیە ماکەڕۆنیە لەگەڵ سەڵسەی سپی و مریشک و شتان تێکەڵ دەکەی دروست دەکەی خلاری 5 دقەی لۆ دروست دەکەم ئەنی زۆر ئاسان. بەڕاستی لە خواردنە ئیتالیەکان بە شێوەیەکی گشتی هەمووی سەرکەوتوم بەڵام بە حکمیەوەی من ئێستا خواردنی کوردی دروست دەکەم لە بەرخ و مشتەقاتەکانی بەرخ هەر گۆشتێک لە گۆشت با بڵێن بە تایبەتی بەرخ زۆر سەرکەوتومەوە و خەڵکەکە شاهدن بۆ ئەوشتە. چ خواردنێکت لەلا خۆش نییە؟ واللهی خواردن هەموو لای من خۆشە هەمووی دروست دەکەم کە دروست دەکەم بە تەواوی دروست دەکەم و هەمووی لای من خۆشە ئەوە نییە بڵێم وڵی ئەوە ناخۆشەوە ئەوەی ناخۆم ئەوی هەمووی دەخۆم ئەتیادە لای من هەمووی باشتر ئەومە. ئێمە وەکو شێف دەبی هەموو خواردنێک ئامادەکەین و تێستیکەین بیخۆین نابێ هیچ ڕقمالە هیچ خواردنێک بێتەوە بەڵام خواردنێکەیە کوردەواریە پێی دەڵێن کەشک شتێکی وایە زۆر حەز ناکەم بیخۆم. بۆ؟ تر لەگەر سیر دەخورێت ئەمەش ناو خەڵک ینی ئەو خواردنە لە سەرەتای لە منداڵیمەوە حەزمێنە بۆ تا ئێستا و درستیشم نەکردووە. گەر میوانێکی ئازیز بێتە لا چ خواردنێکی بۆ ئامادە دەکەیت؟ والله ئەگەر میێوانم بێ میێوانسی زۆر خۆشەویست بی ئەمن میێوانی قوڕای بۆ دەکەم قوڕاویش خواردنێکی کوردیە قوڕایی بۆ دروست دەکەم لەگەڵ برنجی میکسێکی بۆ دروست دەکەم لە خوارد بەرخێک و سوپێکی ئیتالی زەڵاتەیەکی فەڕەنسی وازم هەموو کەس حەز دەکات ئەو خواردنە بخوا. حەز دەکەی ئەو میوانە چێ بێت؟ واللهی ئەم لای من معەن ناکەم بڵێم چێ بێ بەس هەر چێ بێ خۆشەویستە لای من کە میوانی من بوو ینی خۆشەویستی منە. بەجددی ئەمن زۆر کەساتەکانی هەولێرم هەمووی بەدڵە یان کەسی باش دەناسم پەبلیک فیگەرەکان بەڵام حەز دەکەم میوانداری مامۆستا هەڵکۆزاری بکەم. تۆ خواردن خۆشتر دەزانی یان خێزانەکەت؟ خۆی خێزانە کەسم شێفە ئەو لە منەظەمەی فەڕەنسیش کردێ زۆر تەمان ئەمن چ خواردنی دەزانم ئەوش بۆچی من عینی وەکو من دەکات. بەڵام هەر دەبێت کەسێکتان خواردنی خۆشتر بێت. واللهی لە خواردن هەیە ئەمن ئیمن بەتامترە بەس خواردن هەیە ئیوی بەتامترە ئەوە. چ خواردنێکی ئەوت بەدڵە؟ ئیوی؟ بەڵێ. والله خواردنی بەڕاستی بریانی خۆش دەکات خواردنی سکاڵوی خۆش دەکات کەنتاکی خۆش دەکات خواردنەکانی هەمووی ئیویش خۆشە بەڕاستی عینە حساب بکە عینە حساب خواردنی خۆم دەخۆم. والله بەخۆم ئەکید نمونە چتان بدەملەوەی لە کەرەنتینی منداڵەکانم ئەو دوو مانگەی کە لە ماڵێ بووین ڕۆژانە ئەمە خواردنەوە دەکردن کە کەرەنتین تەواو دایانگۆ بابە مەچۆ دەرێ خواردنی تو خۆشترە ئیدای ناخۆشە خێزانشم لیان تۆڕە دەبدەگو شەرویست کە خواردنتان لە ناکەم ئەو باشترین نمونەیە. خێزانەکە چ خواردنێکی تۆی پێخۆشە؟ والله خواردنی من بەڕاستی هەمووی پێخۆشە بڵێم والله یەک پێخۆش هەرچی لۆ دروستکەم دەخوا ئەتیادە ناش لێ ینی ئەوم خۆشتر لەوە هەمووی دەخوات دەستەکان خۆشبی. بێرگەر و کنتاکی حەزی زۆر لەو دوو خواردنەی منە و شاورمەش بەڕاستی و هەر خواردنەکەم لە ماڵەوە دروست کردبی کە ئەو لە دوو من دروستی کردەوە زۆر بە جوانی هینایەتی تام و قیاسەکەی یعنی زۆر زیرەکە ئەوش لە خواردن دروستکردن بەڕاستی بە تایبەتی خواردنی کوردەواری زۆر خۆش دەدەن ئەمڕام لێتی ینی لە کێشەمان نەبوو بەس ئیتر نەکهە و تام و سۆس ئەوانە ئەم فێرم کردیە لەبەر ئەوەی بڵێنەڵێ ئەو شێف نییە کابانە. گەر لە جیهان برنج و تەماتە نەمێنێ ئەم جۆرە خواردنانە چین کە بەبێ ئەم دوانە دروست دەکرێت. خواردن بەڕاستی خواردنی کوردەواری هەیە بەبێ تەماتۆ بێ برنجە مەسەن وەکو قوڕاوستا نەتەماتی لەگەل و نەبرنج دەگەلە بەس برنجی لەگەل دەخورێ یانی تانی لەگەل ینی بەس تانی بەتەنێ قوڕاو تانی بۆ دروستکەی یان چکن کاری ئەوە نە برنجی لەگەلە نە تەماتی لەگەلە خواردن زۆر تێدا ینی خواردنی کوردە کفتە بە برنجی نیە بە ساواری دەکەی مەسەن ئەوانە خواردن زۆرە لە کوردەواری تێدانی تەماتۆ. 1 ملیۆن خواردن هەیە بەبێ برنج و تەماتە دروست بکرێ زۆر نمونەمان هەیە با بڵێن سەلەمون پاستا سپاکێتی جۆرەها خواردنی فەڕەنسی بە تایبەتی برنج ژەمی سەرەکی نییە لە خواردنی ڕۆژ ئاوایی بەس لە ڕۆژ هەڵاتی جەمی سەرەکیە بۆیە
کێشە بۆ ئێمە دروست نابی ئەگە برنجمان نەبی تەماتەش ئێمە زۆرتر وەکو سۆس بەکاری دێنین باشە و بەدیلیشمان هەیە سۆسی سپیمان هەیە ئەگەر تەماتەمان نەبی هیچ کێشەک نییە تۆ بە تەنیا چەند کاتت پێویستە تا دۆڵمەیەک دروست بکەی بۆ 6 کەس تقريبا ساعات وسالك هذا ولا خوان 6 نفر دروز دەکەمە تانی چەند کاتژمێری ناوێت نیو سەعات بە کوڵانەوە ئابە ئامادەکرد کوڵان نیو سەعات زووتریش ئەگەر ینی ها ئەو ڕۆژێک کە ماندوو نەبی ئەو شتانە چونکە ئێمە خواردن بۆ خەڵک ڕۆژانە جاری وایە 8 نەفەر دۆڵمە دروست دەکەین ئەگەر خاوبی ناکرێت پەلک دەرینانە ئەشیا وردکردنە گۆشت وردکردنە و دۆڵمەش 20 دقە کوڵان 10 دقەش ئامادەکردن بە هەمووی نیو سەعات چ خواردنێک لای تۆ دروستکردنی زۆر قورسە هیچ شتێک زەحمەت چی بەوانە دەڵێ کە دۆڵمە زەحمەت دروست دەکات زۆر ئاسانە ئەسڵەن دۆڵمە لە هەموو خواردنێک ئاسانترە لەبەرەوەی هەمان کەرستەی خۆی بەکاردێنیەوە کە پەلکردی ناوکەکەی لە ئەسارە دەدەیت لەگەڵ تۆزێک برنج و کەمە گۆشتی بەور دەکەی دەیپێسی و دەیخێ سەر ئاگر کفتە قورسە کفتە لە زۆر کابان لە دەستی دەرناچی قورسە لەبەرەوەی تەکنیکی هەیە کفتە باشە کفتەی هەیە ئەمن لە ماڵان کفتم خواردیە دەڵێ بلۆکە ناشکری لەبی چەپچی بین لێدەی ئەزم کفتەی من هەر سەقوی گەیشت یان چەنگاڵ ئەکسەر لە دوو پارچ خواردنی ڕۆژاوایی تەندروستە یان ڕۆژهەڵاتی خۆی تەندروستی بەرەستەمنە بەرز شێفەکەیە ئەوەی کە دروست دەکات ئەو خواردنەی کە ڕۆژهەڵاتی دەکەی مەسەن چەوری کەم تێکە خێی کەم تێکە دەبتە تەندروست بەس تو ڕوونی زۆر تێکەی خێی زۆر تێکەی ئەوە ناتە تەندروست تەوان ڕوون چ ڕۆژ ئاوی چ ڕۆژهەڵاتی بی هەرچی یەک حسابە بەس دەمێتە سەر شێفەکەی کە تەندروست دروستکات تەندروست دروست نەکە ئەو هەیە ئەکید ڕۆژ ئاوایی بە دڵنیاییەوە دەڵێم بۆچی یەک نمونەت پێ دەڵێم زۆر نا خواردنی ڕۆژهەڵاتی بەڵانسی نییە لە بینی با بڵێن پرۆتین و کاربۆهایدرات و ئەو شتانە باشە یان زۆر چەوری بەرزە یان زۆر کاربۆهایدراتی زۆرە بەس خواردنی ڕۆژ ئاوایی بەڵانسە هەمووی بەڵانسە باشە ئێستا بۆ نمونە سەلمونێک دروست دەکەی بە سۆسێک ئەو سۆسەی بەڵانس دەکەی یان پاستایەک دروست دەکەی هەمووی بەڵانسە ینی لەگەڵ تۆزێک بڕۆکلی دەیخۆی لەگەڵ تۆزێک پرۆتین دەیخۆی بەس خواردنی کوردینە بەس لۆ خۆشی خواردنی کوردی خۆشترە ئەمە هەمومان وابزانم تۆش حەز لە خواردنی کوردیە بەڵێ ئێمەش حەزمان لێیە ئەم جاریان دەچینە پرسیارێکی تر کاک ئەحمەد خواردنی فارسیت پێ چۆنە وەڵی بەنمەگە خواردنی فارسی نییە زانیدۆ لۆ یەکەم جار بۆ تەندروستی تەندروستە ئەم لەگەریمە تەندروستە خواردنەکان بەس بۆ تامی خۆش نییە زۆر لەبەرەوەی نە خەی تێدایە نە چەوری تێدایە ڕووی تێدایە هیچ تێدا نیە خواردنەکانیان زۆری نادەم هەمووی هەندێکی ڕووی تێدا نیە خەیە تێدا نیە دوێ من خواردنی فارسی زۆر حەز ناکەم بە خۆش هەفتەیەک چوومە ئیران خواردنە فارسیەکانم هەمووی تێست کرد زۆر پێم خۆش بوو ئەلێرە ئاگداریان کردمەوە گوتیان خواردنی فارسی زۆر ناخۆشە بەس بەعکسەوە زۆر خۆش بوو کە هاتمەوە گوتیان بۆ خۆشە گوتم لەبەرەوەی زۆر تەندروستە دووشت بەکارناینن خوێ ڕۆن باشە زۆر درەنگ پیر دەبن زۆر درەنگ نەخۆشی دەبن ئایا لی دەزانیت چی و چی دەزانیت بەخوا بەس ئەو قرمە سەوزی سەبزەخۆنی بجوێرێ بۆ زۆر على ساز ئەوە بە گۆشتە و بە جیایەکە سەوزە قرمەکەی ئەوە چیە قرمە سەوزی لەگەڵ نۆکە هەیە فاسوولە تێدەکا لەبەرەوەی ئەمن ینی زۆر سەرقاڵم بە خواردن دروستکردنی ڕۆژهەڵاتی و غەربی و ئەوانە ڕۆژ ئاوایی کاتم نەبوو بۆ خواردنی فارسی بەڵام شتێکی لێ دەزانم باشە لەوێ خورشتم خوارد قورمە سەبزیم خوارد جوجە کەبابم خوارد ینی ئەوانم هەموو تاقی کردەوە زۆر خۆش بوو لە هەندێکیان دەزانم بۆ من دەزانم جوجە کەباب دروستکەم قورمە سەبزی ئەگەر گیاکەم لە کەمبی دەزانم بەڵام ناگاتە ئەوەی کە فارسەک دروستی دەکات کاما خواردنی فارسیت پێ خۆشە وەڵی وەختەکی لە ئیران بۆ خواردنەکەم خوارد خۆش بوو ڕاستی خواردنەکە برنجەکەی نەخورە بەس خواردنەکە لە گۆشتکەی بوو پڕی گۆشت بوو گۆشتە بەس گۆشتەکەم خوارد بەڕاستی ئاو گۆشتەکە و گۆشتەکەم خوارد خۆش بوو بەس نازانم ناوەکەی چ بوو قورمە سەبزی زۆر خۆش بوو لەگەڵ برنجی بێڕوون ینی وازم 300,000 داوام کردەوە زۆر پێم خۆش بوو ناوی چەند خواردنێکی کوردەواریمان پێ بڵێ کوردەواری زۆرە بە دەوڵەمەندە کوردەواری لە خواردن با بڵێن زستانە و هاوینی هەیە ئەویش هاوینە با بڵێن زستانان کەنگرە
تۆڵکەیە کاردیە ئەوانە زۆر خۆشن لە کورداوی خۆمان هەیە پاشوی ساوارە کفتەی خۆمانەیە قوڕاوە دۆینەیە دۆغەوەیە زۆر ڕاستی کورداوی دەوڵەمەندە لە کورداوی پیرخەنی هەیە گەرمەکوتا هەیە ئەوانە زۆرن وەکو گەرمەکوتا ساوارەکە بەس ئەوەکانێکتەوە لە ئاشی بەس پەلکانێکتەوە با بڵین دەفتە گەرمەکوتا بەس خواردنی زۆر خۆشە بەڕاستی گەرمەکوتا دەخورێم زۆر دەلەمارێ هەفتەیزار گەرمەکوتا دەخۆم لەمارێ خواردنی کە فول کوردەواری بی با بڵێن ئێستا بۆ نمونە یاپراخ دیار نییە کوردی یان تورکی یان سووریە باشە ناتوانین ناویلێنی کوفتە هەمان شێوە سکە تورکیش کوفتیان هەیە وڵاتی تریش کوفتەی هەیە بەڵام قوڕا و دۆغەوە کەشک دۆینە ئەوانە ساف کوردینە یعنی هی خۆمانە باشە داهێنانی بە ئەزمون و پیرەکانی خۆمانە کە ماستی لەگەڵ گۆشتی تێکەڵ دەکەن دەبتە قوڕاو طبعاً زۆر خۆشە ئەمن جارێک هەستام چم کرد قوڕاو بە گۆشتی بەرخی دەکرێت لەگەڵ ماستی باشە لەگەڵ زاترێک ئەمن هەستان بەرخەچی کاملم کرد بە ماستی طبعاً زۆر تایبەت دەرچوو کەواتە گۆشت و ماست زۆر هاوڕێم بێکەوە قسەیەک هەیە دەڵێن گەر شێف داوەتیش بکرێت خواردنەکە هەر بە ئەو دروست دەکەن ئایا بۆ تۆ شەروایە؟ وایە بەخۆی شێف حەز دەکات مەسەڵەن بەخۆی بەدەستی خۆی خواردنەکەی دروستکە ئەو جا هەرچی بی خواردنەکە ئەو کەرستەی لۆ دێنین دەڵێ ئەو دروستکە شێفەکە دروست دەکات پێی خۆشە دروستکە ینی کرامی دەستایی خۆشە لێ لە میوانداریش؟ والله دروست دەکات احتیاجە لات ئاساییە؟ ئایا والله احتیاجە لێمە ئەم بە خۆمان چوومە لە زۆر جێ لە دایرەکانیش چوومە دایرەکانیش گوتم ئەو شێف ئەحمەد دەبی خواردنمە لێ بکە خواردن دروست کردیە لەو دایرەکە زۆری دروست کردیە بالضبط ئەو کێشەمان هەیە کە دەچینە مەزرعاک داوەتین هەردی بە خۆمان دروستکەین کە دەچێن میوانیە کە دەڵن کادەوەرە بە خۆش شتێکمان لەگەڵ بکە کە میوانیشمان دێ لە ماڵەوە هەردی بە خۆمان بکەین ینی ئەوجە زۆر کێشەیە دەبی کەبابی لێ دەچینە سەیران لەگەڵ ڕەفیقەکان دەبینی داوەتم کەبابەکە و تکەکە هەمووی بە من دەکەن ئەوجە زۆر ناخۆش زۆر هیلاک دەبن لەو حاڵەتێ هەرگیز هەبووە لە میوانداریەک هیچ دروست نەکەیت؟ بەخوای جار بەجار ئابەز تووڕە بووینە هەبووە ماندوو بوومە زۆر یان فێڵم لە میوانەکەی کردێ گوتم ئەم دەمێت ئیتو تام کەم نابی بەس بە خۆم بی ئەگەر ئی خۆم بی کە بخۆم ئەی چێ بڵێ خۆشە ئیتر ئەوها پێم دروست کردی ئەگەر بۆ شوێ لە کۆڵم بیتەوە ئەگەر هەردی بخۆم بکەم بەسەرهاتێکی خۆشمان بۆ بجێڕەوە کە لە کاتی خواردن دروستکردندا ڕوویدا بێ خۆشەکە زۆرە بەبییر نایە بەس ناخۆشەکەی یەکە قەت لەبییر ناکەم ناخۆشەکەی واللهی ناخۆشەکەی کابراایەک دەفندە قسم دەکرد طبعا خواردنی داوای خواردنی کرد گۆشتی حەبل لە زۆر ناسکە کردمە تکە لایەن برد والله گۆشتەکەی بە شیشەوەی طبعا نیوەی خواردی بوو هینایە گوتی ئەوە گۆشت حەبل نییە ئەوە چێ هیناتی هاتە ناو مەتبەخی دەستی دا چەقوی لۆمات گوتمەوە چییە؟ گوت چێ گۆشتە هینایە گوتم نەمینایە گۆشت فلان کەس هیناتی خزمی خۆت هیناتی گوتم ئەم نەمینایە والله هەلۆم هاتە پێش ئەمیش بابن لای مەتبەخی بووم کورسیم بڵند کرد لەبەوەی چووم ڕاست هەڵات چەقوخەی فرەدا هەڵات چۆ دەرێت تەوە دوای شکاتم لێ کرد و ئەوە کرد و بازە حالیە تا لێ خۆش بووم ئێستاش لێ خۆش نەبوومە بەس بە گوتم واز دێنم لە داوایەکەی هەتا واز لێبینم مشکلە نییە واللهی بەسەرهاتی ناخۆشمان زیاترە ئەمە باشە لەبەرەوەی لە مەتبەخ گەرمە ئەگە پلەی گەرمی لە دەرەوە چلبی لە مەتبەخ 60-80 ئاگرێکی زۆر هەیە زەختەکی زۆرمان لەسەرە خەڵکەکی زۆر ئۆردەری هەیە باشە ئیتر حاڵ با بڵێن لە خۆتەوە گرژ دەبی باشە ئیتر دەبی تەرکیز لەسەر ئەو هەموو خواردنەی بکەی لەوی لۆستەروی لەوی ڕۆژێک تەلەفۆنە کات گوتی خواردنم دەوێت بۆ ئێوارە بۆ ئەوەندە کەسە ئەمیش لە مەتبەخ بووم گوتم بە سەرچاو خاتوون ئەوانە تەلەفۆنەکەم دانا لە بیرم کرد تۆماریکەم چوومە سەر ئیشەکە یعنی دەوری سەعات 6 بوو تەلەفۆنی کرد گوتی بێزەحمەت خواردنەکەم گوتم ئەو والله خوشکی من لە بیرم کردیە گوتی ئێستا چ لێ بکەم باشە
قوتم کاکە ئەو چەند کەس داوەتن بکە خارجی ئەمە داوا لێ بردن لە هەر هەمیان دەکەم گوتی ناوەڵە ئێستا دەبی کە بابم لۆ بنێری هەستا ئێمە بە بەلاش ینی بەس بە ئەوی با بڵێن قەرەبووی بۆ بکەمەوە ئەو جە بەسەراتی خۆشمان زۆر کەمە بەجددی هەمووی تراژیدیە ئیشی مەطعەم و ڕێستۆران هیچ کات بووە خواردنەکەت بە دڵی مشتریەکان نەبوو بێ خواردن هەتا ئێستا خواردن بردیە هەیە خواردن دروست کردیە پێوەماندی بمە زۆر کە حەلە ساس خواردنی زۆر باشم دروست کردیە کە لۆ پێش میوانجەتی دەرێ وەڵامەوەی ناخۆ چییە چکە نەیخواردیە پێشتر ئەو خواردنی نەخواردیە نەیخواردیە مەجبورم خواردنەکەم دروست کردیە لێرە خاڵێکی زۆر زۆر گرنگ هەیە لەبەر مستافەك لەگەڵم ئیش دەکا ئەمە ناتوانم وەکو هەموو خواردنەکە هەر بە خۆم بیکەم باشە هەر یەکە و ئەرکێکم پێ سپاردووە ئیتر ئەگەر کەسێکیان یەک هەڵێک بچووک بکە لەو ستافم لەو ئەرکەی لەسەر من حیسابە سەرسامی کام گۆرانی بێژی کۆپلەیەک لە گۆرانی ئەومان پێشکەش بکە والله ئەمن تاریک تۆفیق شیرین بەهارە باری شادایای چۆ قەزەزەکەیایی ئاوارایی تانەکەی جان لە زڕی زنجیر دڵت نەلەرزێ مێوە بۆ لە شار ئایایی نەوەک بۆ ژیان ئایایی تاکە هونەرمەند کە ئەمن لە منداڵیەوە جێ لێ بگرم زیادە ساڵە کۆپلەیەکمان لە گۆرانیەکی زیادە سعات پێشکەش بکە بڕوا بکە هەرچی پرسیارەکە تا ئێستا هینایەتێت هەموو وەڵام دایتەوە بەس نازانم گۆرانی بڵێم یعنی نازانم ئەگەر حەزت لە چ گۆرانیەکی ئەوە گۆرانەکانی خۆشە بەس ئەها دەڵێ گیانەوتت ناوم بێنە ئەو گۆرانی زۆر خۆشە بە گۆرانی تا پێشکەشمان لە برم نیانی بەخۆی نازانم ئەگەنا بەسەر چاو حەزم لێ هیچ پرسیارەکەت ڕەدەم لە دووشت زۆر زۆر خراپم لە ژیانمدا گۆرانی و نوکتە ئەوەی تر هەرچی دەڵێ لۆ دەکەم بەس ئەو دوای نازانم عنی ئەتەکێتی گۆرانی وتنم نییە تەنها جێ دەگرم بەخوای دەنگم زۆر ناخۆشە بەس چیت بۆ دەڵێم ئێستا ئەردەلانی ڕەحمەتی گۆرانیەکی هەبوو تۆماری نەکردبوو قەدیم باشە 2005 و ئەوانە تۆماری نەکردبوو کۆپڵە لە گۆرانی لەکنە من هەبوو باشە برادرێکی زۆر نزیکی خۆی بە سەوتی کاک ئەردەلانی هەیبوو لەناو میمۆری ئەو کاتی هەندێک زیازە بوو پێیان دەگۆ غازی یاوەر و ئەوانە مۆبایل تازە هاتبوو ئەوانەمە هەبوو لەکنەم بوو بۆ هەرچیم لێ دەدا دەگۆ بە خۆتی دەمگۆ ئەو وەختی ینی بە خۆی نازانم بیڕێم بەس ڕەفیقەکانیشم زۆر گاڵتە پێ دەکەن یەک کۆپڵەی زۆر کەم دەڵێم واز ناهێنین دەبێ هەر گوێمان لە دەنگت بێ بۆنایی بتبینم ساڕێشکەی برینم بۆنایی بتبینم ساڕێشکەی برینم یا ڕۆحم دەربێنە یاوازم لێ بێنە یا ڕۆحم دەربێنە یاوازم لێ بێنە ئەوش لە بە خاترین بوو ئەگەرنا بەخوای نازانم گۆرانی بڵێم ئەو گۆرانیە بوو زۆر پێم خۆش بوو چیت هەیە بۆ کەسانەی کە پێی عیبە ناوی خێزانەکەی بڵێن پێی دەڵێ دایکی منداڵان یان پیرە ژن والله طبعا ئەوە نوع تەخەلفەکە نوع لە ژیانێک دەژین دیارە دوور لە واقعی دەژینەوەە یعنی ئەگەر داچی منداڵان یان ناوەکەم بە خاتون گاچکە فیلان خان ئەین لە دەرەوە لای خەڵک پێیان دەڵێن داچی منداڵان بەڵێ بەخۆی زۆر ئاساییە چکە خێزانەکە مڵکی خۆتە بەڵام هەیە حەزناکە لە شوێنێکە خەڵکی بێگانی لێ ناوی خێزانی بینی باش نییە ئەو هۆکارە ئەگەرنا ئێستا من لێرە چکە پرۆگرام ناتوانم ناوی خێزانم بینم بەجددی ینی هیچ لە گۆڕنیە زۆر تەبیعیشە دەیڵێم بەس ئیتر خەڵک حەزەر دەکا لەوانەیە بڵێ ناوی خێزانی خۆی گوت بەس پیرێژن و شانە نا دایکی منداڵان ئەسڵەن شتێکی زۆر جوانە لای من داین کە دایکی منداڵەکانم ئەم ڕەفیقم هەیە بە خێزانی دڵ دایکی بزنان یعنی ئەوە ناخۆشە ئەگەر دایکی منداڵان هاوسەرەکەم وشەی زۆر زەقەزە تۆ ناوی خێزانەکە چۆن دەهێنی والله ئەم بەخان گاز دەکەم مەسەن ناوی بایانە پێژن بایەخان یان داچی دەریای بەو دووبانی دەکەم ئامۆزای خۆشمە زابەزارەکەمە سوبە دەکەم ئامۆزاوەرە چێت و
ناوی خزام ناوی ئەژینە پێی دەڵێم ئەژۆ. بە چ ناوێک بانگی یەکتر دەکەن؟ والله هو بندر الشيف او بندر الشيف مش هبي دم خان يعني بانكن باندكم وڵایەوە هەر بە من دەڵێ شێف یان دەڵێ دڵەکەم یان ڕەوەند بەزمار دەرم ئەژۆ زیاتر نە تووڕە بم یان ئەو تۆڕم هەر ئەژێ. گەر بچیتە بەهەش داوای ئەو دەکەیتەوە؟ والله هذا اللي داوا كم زي بو دلنا حتى حوريش الشكلية هذا اللي داوا كم ودي بەڵێ طبعا لەبەرەوەی بەس کێشەکەم هەیە لێرە ئافرەتی کورد دڵی پیسە ئەسە لێوە 50 حۆری دەدەنێ قبول ناکە ئەو مشکلەم هەیە ئەگەر نەدەمێتەوە دەما وەرزم هەیە لەگەڵ ئیتر ئەگە قبول کا بە سەرچاو لۆنا. سەرسامی بە چ شێفێک؟ والله الشيف جهاني من مراسي خوارنا كان اللي ودقرم للشيف أسامة ودقرم الشيف أسامة من مراسي معزيم بي خوارنا كان الشيء هموي يعني ب أجدناته خواردني يعني بزحمة ورناقي شكل بأساني ودقي. گۆردن ڕەمزی شێفێکی بەریتانیە زۆر سەرسامیمە بەڕاستی و زۆر ئەزمونیش لێ فێر بووم. تا ئێستا چ ئاواتێکت هەیە و نەهاتووتە دی؟ والله ئاواتی من ئەوە بوو کە مەطعمەکی دانێن بەڕاستی مەطعمەکەم دانا بەس مەطعمەکەم وها دانا وەقتی دامنا ئەویش با بڵێن جێگایەکەی وها نەبوو عالەمەکە داهات بەس کەم داهاتن ئەوەی ئەمی دەویست داهات 3 مانگ دامنا تقریبا باشیشم کرد بەس دوایە هەر بەڵێم کرد گوتم جێکی باشتر بینمەوە بە تەمەنا دەکەم ئێستا ئەوە مەطعمەکی خۆمە بیدانێمە ئێستا لە دوومە بە تەمامە دانێم. ئاواتێکم هەیە کە زۆر ئیشیشی لەسەر دەکەم ئیشاءالله و ببمە خاوەنی ڕێستورانتێکی زۆر گەورە خەڵک لە دەرەوەی وڵات بێ لای من نانی بخۆ. ئەو ئاواتەمە. شانازی بە چی خۆتەوە دەکەی؟ ئەبەن شانازی بە خۆم دەکەم بەڕاستی کە بە خۆم شانازی کو دەکەم بە خواردنەکان دەکەم خواردن دروستکردنەکانم خواردن بە خۆم شانازی دەکەم لەوەی 2 ساڵە تقریبا 3 ساڵی دێ بە تەلەڤیزیۆنەکانیشم کردیە یەک نییە دوو نییە ئیشم کردیە و لۆی ئەم شانازی بە خۆم دەکەم بەڕاستی. شانازی بەوە دەکەم کە تاکە شێفی کوردم فۆلۆوەرسێکی گەلک زۆرم هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ینی خەڵکەکی زۆر متابعی من دەکا بۆ نمونە ئینستاگرامەکەم 128,000 فۆلۆوەرسی هەیە کە هیچ شێفێکی کوردم نەبینێ مانێ ئەوەنی ئەوان خراپن ئەم ڕێزم لۆرەم یان خۆشیان لێ زۆر بەشیان ڕەفیق من ئەم پێیان دەڵم هاوپیشە زۆر لە شێفەکان منافەسەی منیان کردی و باسی منیان کردی بە خراپ بەس ئەمن پێیان دەڵم هاوپیشە خۆشم دەوێن هەموو شێفەکانم خۆش دەوێت ئەسڵەن هەموو کابانێکم خۆش دەوێت کە دەچێتە چێشتخانە یان مەطبەخی خۆی خواردن دروست دەکات لەبەرەوەی ئەمن معاناتی ئەو ئیشی دەزانم دەست بڕین خواردن سوتاندن لە ماڵەوە یەکێک بەدڵی نابی ماندوو بوون خواردن چەندمان بزانە ئێمە لە کوردستان بە 2 سەعات خواردن ئامادە دەکەین بە 10 دقە دەیخۆین یەکسەر ون دەبێ. ئەی لە دەرەوە؟ لە دەرەوە بە 2 سەعات بە 10 دقە ئامادە دەکەین بە 2 سەعات دەیخۆن بە هێواشی دەیخۆن بە نەکە و بە تامی خۆی ئەو جیاوازە هەیە بۆیە ڕقم لە کەس نابتەوە شانازی بەوەش دەکەم لە تەمەنێکی کەم ناوبانگێکی زۆرم پێیا کردو بە سومعەتی باشە. پرسیارێکی ترمان لەسەر وەسیەتە ئینشاءڵڵا تەمەند درێژ دەبن بەڵام دەمانەوێت بپرسین وەسیەتی تۆ چییە؟ وەڵی ئەمن تەمەنان بکرد کوڕەکانیشم بۆ وەک خۆم باە بەڕاستی یەکیان وەکو من دەرچووە بەس ئەویت کەس هەردەوشم دەرچووە بەس حەز لە ئیشی مەطبەخ ناکەم دەی ئەمن بابە لە ئیشی مەطبەخ ناکەم یا ئەویت قەبیلاتی وا دروست دەکا ینی شێفە ئیشیان بەس ئیگسکەکەم دەی ئەمن حەز ناکەم لە مەطبەخ هیچکەم ئەوم پێ ناخۆشە بەڕاستی. وەڵاهی وەسەتی من چییە؟ وەسەتی من ئەوەیە بۆ ماڵەوەمان ئەوەیە ینی بەس منداڵەکانم بە پەروەردەی جوان گەورە بن و کوڕێکی شمەیە حەزم لێ ببێت بە شێف ینی هەرچەندە خۆی لە ئێستا منداڵە حەز ناکە تەمەنی 8 ساڵە ڕقی لە مەطبەخە بەڵام ئاواتم ئەوەیە شوێنی من بگرێتەوە چکە ئەو ئەزمونەی پێمە حەز دەکەم هەمووی بدەم بە ئەو بۆ دەرەوەش حەز دەکەم هەموو گەنجێک چکە ئەمن شانازی بە یەک شتی خۆم دەکەم لە تەمەنێکی زۆر کەم ناوبانگێکی زۆرم پێیا کرد وەکو شێف و هەموو کەس هەموو زۆر گەنجێ دەڵێ ئیشم نییە بێ ئیشم نازانم چ بکەن دەتوانن لە بوارێک خۆیان بدۆزنەوە با بڵێن تەنها شەر نییە شێف
هەیە باشترین سایقا باشە هەیە باشترین سەرتاشە هەیە باشترین دارتاژ دەرچی هەیە لە بواری ئایتی زیرەکە حەز دەکەم هەر گەنجێک پشگیری زۆر کەسیشم کردیە کە گەنجە ببێت تایبەت یان شتێکی تایبەت بە خۆی هەبی پێویستی بە کەسی تر نەبی لای خەڵکی تر ئیش نەکە خەڵک بێن لای ئەو ئیشکە لە کۆتاییدا سپاسی بەشداربووان دەکەین دەپرسین چیت هەیە بۆ پرۆگرامی دوو ئەزمون طبعا زۆر سپاسی کەنالی دیمەن دەکەم بەڕاستی کەناڵی سەرکەوتووە حەزم لێیە لەو بەرنامانەی ئێوە حەزم لێیە ئینسانی وها بە ئەزمون بگین یعنی کە ئەزمونیان زیات هەیە کە ئەزمونیان زۆر هەیە کە هەتا خەڵک ئیسفادەی لێ بکە و ئێوەش کە زیاتر ئیسفادەی لێ بکەن لەو ناوەکش کەسانە پرۆگرامێکی زۆر زۆر سەرکەوتووە زۆر حەزم لێ بوو لە مێژە دەرفەتێکی وارەکەی بەجددی ئەگەر ئێوە نەبان لەوانەیە بە خۆم پرۆگرامێکی ئاوا تایبەتم بۆ خۆم دروست کرد بەسە ژیانی خۆم بەس ئێوە هاتن دەستان خۆشبی زۆر شتێکی جوانە بینەرانی عزیزی کەناڵی دیمان سپاس بۆ ئەو ماوەیە کە بینەرمان بوون تا ئەڵقەیەکی تر بە خودای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ